نەتەوەری یەکەمان کە باسمان لە هەبوونی کتێبخانە و گرنگی کتێبخانەکان کرد لە شارەکان و لە شارۆچکەکان یاخود لە هەر ماڵێکە ئەمڕۆ بە مەبەستە میوانداری زۆر بەڕێز نووسەر تارق کارێزیمان کردووە کە بەڕێزیان خاوەنی کتێبخانەی کارێزین لە ستۆدیۆکەمان لەگەڵمانە. کاک تارق بەخێر بیت؟ ڕێستان هەیە هەربژی زۆر سپاس بۆ تۆ. کاک تارق ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، چۆن بوو بیرت لەوە کردەوە کە ماڵەکەت بکەیت بە کتێبخانە یاخود بە ماڵێک بۆ ڕۆشنبیرانی شاری کەرکووک؟ بە حەقەت ئێمە نووسەر و ڕۆشنبیر بە تەبیعەتی حاڵ دەیان ساڵ خەریکی دنیای خوێندنەوە و نووسی نەبین. کتێبێکی زۆرمان لاکۆوە بێتەوە، ئەرشیفێکی زۆر گەورە دروستە بێ لامان. دوجار مرۆڤ بیری لێ ئەکاتەوە تۆ دنیای کتێب هەزاران کتێب لە ژوورێکە ئەگەر بند بکەی سوودی بۆچی هەیە؟ بێگومان هیچ سوودێکی نابێت، لە حکمی ئەوەدا دەبێت کە نەبێت. ئیتر بیرم لەوە کردەوە مەسەن وەکو پرۆژەی کتێبخانەیەک من هەم وەکو کۆنتاکتێک لەگەڵ ڕۆشنبیران و لەگەڵ خەڵکە هەم دوجار ئەمە ئۆفیسی کارکردنی منە بەڕاستی، یعنی خۆ من کە وەکو نووسەر ئەبێ کتێب لەناو دنیای کتێبا بژیم. ئەگەر بێت و جێیەکی فەڕاح و فراوان نەبێ من ناتوانم سوود لەسەر چاوەکان وەربگرم. هەبوونی هەزاران کتێب لە شوێنێکە بە حەقەت ئەگەر بێت و خەڵک استفادە لێ نەکا بە قەنەعاتی من وەکو ئەوەیە کە نەبێ. بۆیە بیرم لەوە کردەوە کە من پرۆژێ بکەمەوە کتێبەکانم بکەمە ناوەندێک بۆ پەیوەندی لەگەڵ خەڵک و خوێنەرانە. بەڵێ ئوستاز ئەگەر لە ڕووی تەوانەوەی ڕەنگە دیتان بێ، بەڵام ئەمە بەپێی ئەنی چۆنڵی ئیطلاعمان بۆ ڕابردوو، یعنی دەوترێت لە کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتاکان تاوەکو سەرەتای هەشتاکانیش یاخود ساڵی هەفتانەوە بە دیاریکراوی یعنی کەرکووک بە تایبەتێکە باسی لەکەن لە ئەوەجی پێشکەوتنەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی هوەریەوە، لە ڕووی خوێندن و خوێندنەوە، لە ڕووی ئاستی خوێندکار لە هەموو ڕۆکان و کە پێشکەوتە. بەڵام ئێستا بینین کە باز لەوە دەکرێت ینی بەراورد بەڕابردوو هاچەند ئێستا سەردەمی پێشکەوتن و بە گلۆباڵبوون یاخود بە ئەولەمەبوونی دنیاە خەڵک لە خوێندنەوە دوور کەوتوتەوە. ئەو کارەکان زۆر هەندێک دەڵێت کە سۆشیال میدیایە، هەندێک دەڵێت کە بێموبالاتی تاکە بەڕاستی بەرامبەر بە خود و بەرامبەر بە کۆمەڵگە شانی هۆکارەکان چین بۆ بەراورد بەڕابردوو. ئێستا شەگە شانۆکارێک بدوێنی دەڵێ هەفتاکان بۆ ئێمە سەردەمی زیێڕین بووە، بەڵام لە ئێستاە بۆ نمونیانی شانوو لە پاشەخشەدایە لە کەرکووکەوانە هۆکارەکانی چین کە خەڵک لە کتێب و خوێندنەوە بەراورد بەڕابردوو توانین بڵێن تا ڕادەیەک ینی دوور کەوتوتەوە. سەیری ئەو نسبەیە کە کەوا خوێنێتەوە، بەڵام ئەگە بێت و بەراوردەکەین 1970 بۆ 90 ڕەنگە خەڵک لە ئێستا بۆ شێوازە نەبێ بەڕاستی. بە قەنەعەتی من ڕەنگە ئەو بۆ چوونە زۆر ورد نەبێ، چونکە تۆ داتا ناخیتە ڕوو هەموو شتێک تۆ ئەبێ بە داتا باسی بکەیت. بەڵێ لە هەفتاکان و هەشتاکان خەڵکی خوێنەر هەبوو، بەڵام ئێستاش خەڵکی خوێنەر هەیە بێگومان. ڕەنگە دۆخی کەرکووک ئاسایی نەبێ بە حکمی بارودۆخە سیاسیەکەی، بەڵام تۆ ئەگە سەیری شارەکانی تری کوردستانکەی بارودۆخەکە بە جۆرێکی ترە. ساڵانێک لە هەفتا و هەشتاکان لە سلێمانی لە هەولێر مەسەن تەنیا 4 خۆش ئێرانی ئوستاز کەرکووک بە تایبەتی بۆ نمونە کەرکووک بە تایبەتی ئەگەر باسی کەرکووک بکەین بۆ شارێکی 100 میلیۆن کەس ئەگەر 10,000 کەسی خوێنەر بێت زۆر کەمە. بە حەقەت ئەم داتایی جەنابەت ئەکرێ ئێمە بینای لەسەر بکەین. بەڵێ وەختێک کە کتێبخانەی گشتی لە کەرکووک دامەزراوە ژمارەی دانیشتوانی کەرکووک لە بینی 30 بۆ 40,000 کەس بووە. ئیستا بە پێوانەی ئەو کاتێک کە کتێبخانەی گشتی کەرکووک کراوەتەوە ئەبوو ئێمە 50 کتێبخانەمان لە شاری کەرکووک هەبێ. واتە ئێمە پێویستە ژینگە و زەمینەی خوێندنەوە بسازێنین. تۆ سەیری شارێکی گەورەی وەکو کەرکووک کە بێگومان بۆ هەموو کەسێک مەیسەر نابێت بچێتە کتێبخانەی گشتی، بە تایبەتی کە هەم لە ڕووی جوگرافیەوە لە خەڵکەکەەوە دوورە، هەمیش با بڵێن کاتی دەوامی دیاری کراوە. بۆیە بە بەڕوای من مەسەلەن هەبوونی ژینگەی خوێندنەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە. خوێنەر پاڵپشت بەوەی کە من وەکو ئەزمون باسی دەکەم، مەسەن من کە کتێبخانەی کارێزم کردوەوە لە کۆڵانێکی گەڕەکی بارودخانەیە، تۆ باوڕەکەی هیچ کەس نییە لەو کۆڵانەیە کە ڕوو لە کتێبخانەکە نەکا و داوای کتێب نەکا. جگە لەوەش مەسەن لە گەڕەکە دوورەکانی شاری کەرکووکشەوە لە گەڕەکی زۆر دوورەوە مەسەلەن ڕوو لە کتێبخانەکە دەکەن. بە بڕوای من کێشەکە لە خوێنەرانیە ئەوەندەی کە لە ژینگەی خوێندنەوەدایە. تۆ ئەگەر کتێبخانە پێویستە لە چایخانەیە، لە چێشتخانەیە، لە خوێندنگەکانە، لە زانکۆیە، لە هەموو شوێنەکە لە هەموو ماڵێکە کتێب و چاپەمەنی هەبێ. بەڵام وەختێک کە تۆ چاپەمەنی بەردەست نەخست کە ڕۆژنامە و گۆڤار و کتێب لە بەردەستان نەبوو، بێگومان خوێنەر چی بخوێنێتەوە؟ بە بڕوای منەوەی ئێستا کراوەترە، ڕەنگە زیاتر ئامادە بێ شت بخوێنێتەوە و لەگەڵ معریفەیە تەماسی هەبێ. بەڵام کێشەکە وەکو عەرزم کردن ئێمە نەمانتوانیوە ژینگەی خوێندنەوە بسازێنین. ئێوە نووسەر ببوورە ئێوە نووسەر
یاوەکو حزب سیاسەکان بە تێکرا لە باشووری کوردستان یعنی وەکو دەوترێ لە دوای ڕاپەڕینەوە دەبواە ئێستاکە هەرێمی کوردستان لە چاو وڵاتانی هەرە پێشکەوتوو بووە ینی حکوومەتێکی ئێمە سەر بەخۆ و ئیداری خۆجی خۆمان و حکوومەتێکی کوردی هیندەوە ڕۆڵیان هەبووە لەوەی کە بۆ نمونە ینی لە 100 کەسە 50 کەسی خوێنەر بێ خوێندەوار ناڵێم خوێنەرڵێم ینی وەکو لایەنە سیاسەکان کەم تەرخەمن یاخود ئەوە نخبەی نووسەر و قەڵەم بەدەست و نخبەی ڕۆشنبیر و نخبەی بەناو ڕووناکبیری کۆمەلگایە من ناتوانم بڵێم چێ با بڵین کەم تەرخەمە ڕەنگە کەم تەرخەم هیچ کەم تەرخەمێک لەو بوارەدا نەبێ بەڵام ئەگەر باسی حکوومەتی هەرێم بکەین با بڵین بۆ نمونە ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە وەزارەتی ڕۆشنبیری لە تێکڕای شار و شارۆچکەکانە کتێبخانەی گشتی کردوێتەوە زۆربەی ناحیەکان قەزاکانەوەی زۆربەی ناحیەکانی کتێبخانەیان تێدایە بەڵام لێرە چییە تۆ خوێندنەوە لە لای ئێمە نەبوو بە کللتور پێویستە کار بۆ ئەوە بکەین مەسەڵێن ئێمە کۆمەڵێ زۆر کەناڵی تەلەڤیزیۆنمان هەیە ڕۆژنامەی زۆرمان هەیە گۆڤاری زۆرمان هەیە لە خوێندنگەکان ئایا کار بۆەوە کراوە خوێندنەوە بکرێ بە کللتور کارمان لەو ئاستە نەکردووە سەبارەت بە حیزب سیاسەکان بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەیان بینیوە بە قەناعەتی من کەناڵی تەلەڤیزیۆنیان داناوە ڕۆژنامەیان دەرکردو گۆڤاریان دەرکردووە پاشان حیزبی سیاسی ئیشی ئەوە نییە کە کللتوری خوێندنەوە بڵاوکاتەوە بە تێکڕا بە بڕوای من هەم دەستگاکانی پەروەردە هەم میدیا هەم بابلین حکومت هەم تەنانەت دام و دەستگای ئاینیش کار بەوە بکەن کە خەڵک بە معریفە ئاشنا بکەن جۆرێک لە کۆنتاک لە بینی مرۆڤ و معریفەیە دروستکەن سەرچاوی معریفە چییە چاپەمەنیە با ئەوش لەبیر نەکەن ئیمڕۆ میدیای ئەلکترۆنی پەیدا بووە باڵین ئیستا خەڵکێکی زۆر لە ڕێی میدیای ئەلکترۆنیەوە تەماسی لەگەڵ دنیای معریفەدا هەیە کتێبی ئەلکترۆنی هەیە بە بڕوای من ڕێژەی خوێنەر ئەم کاتە ئێستا لە وڵاتی ئێمەدا زۆر لە 1970 زیاترە بەڵام هەڵبەت من دادام بەدەستەوە نیە بەڵام بە حکمی تێکەڵیم لەگەڵ بارودۆخەکەیە لام وایە خوێنەران زیاترن پێویستە ئێمە کار بۆ یەک خاڵ بکەین بە بڕوای من خوێندنەوە بکەینە کللتور لە ناو میلەتەکەمانە بۆ نمونە ئێستا خەڵک زۆر هۆگری مۆبایلە ئەکرێتەوە بەرنامە هەبێ خەڵک هەندێک لە ڕێی با بڵین سوۆسیال میدیا و ئەلکترۆنیەوە میدیا ئەلکترۆنی کللتوری ئەلکترۆنی سوود لە هین وەربگرن لە معریفە و تەماسیان لەگەڵ کتێب و خوێندنەوەدا هەبێ ئیستا کەناڵەکان زۆرترن بە حقیقەت هەر ئەوە نیە چاپەمەنی سەرکاغەز بڵێ چاپەمەنی سەرکاغەز بە بڕوای من بنەمایە زۆر پێویستە بنەمایەکی زۆر گرنگە بەڵام ئەمڕۆ پەنجەرەیەکی تریش بە ڕووی معریفەیە کراوەتەوە تۆ ئەتوانی لە ڕێی سوۆسیال میدیاوە لە ڕێی ئینتەرنێتەوە زۆر باشەوەی کە لێ سەرەتا شاشەکەی بینین با بڵێنەوە دیمەنی نێو کتێبخانەکەی بەڕێستان ینی دیارە ئەوەی کە لە وێنەکانە ڕوونە هەنی ڕەنگە کۆڕ بێت کۆبوونەوە بێت ئیدی سەردانیکردنی خەڵک بێت پێم خۆشە خۆت ینی باسی سەردانیکردنی خەڵکی بۆ کتێبخانەکەی بەڕێستان ینی لە ئێستاە بۆ نمونە ئەتوانین بڵێن چەند شوێنێکی دیاریکراو هەیە لە کەرکووک ینی کتێب فرۆشن کتێبە فرۆشن ینی کاتێک ئەسەلای مەحکەمانی کەوا کتێب دەفرۆشن دەڵێن ئەگەر بەتەمای ڕستقی کتێبی نەبێ ماڵ و مناڵمان لە برسا بمرن بەڕاستی ینی بۆ ئەم ڕژبینیە بۆچی گەشتە بە ڕاتەیە لە بیرمان نەچێ ینی لە وڵاتێکی وەکو وڵاتی ئێمەدا بە بڕوای من پێویستە ئێمە پلان و بەرنامە ڕێژیمان هەبێ بۆ پشتیوانیکردن لە کللتوری خوێندنەوە لە بڵاوکردنەوەی چاپەمەنی لە ناو خەڵکە ئەگەر بینە سەر کتێبخانەی کار ئێستا بی من بە داتا قسە لەگەڵ جەنابتا دەکەم لە ساڵی ڕابردوواتە 2021 زیاتر لە 5,000 کەس سەردانی کتێبخانەی کارێزی کردووە 78 چالاکیمان کردووە لەو 78 چالاکیە 2669 کەس لە چالاکیەکانە ئامادە بوون لەم ژمارەیەش زیاتر لە هەموو تەمەنێک لە هەردوو ڕەگەس خەڵک سەردانی کتێبخانەکەی جوانە داتایە جوانە بەڵام سەفاچون کە ینی قەوسەکەم دەرێت ئەو کەسانی کەوا بەحسی تەخەڕوجیان هەیە بەڵێ باشە بەڵێ ئەمانی کە سەردانیەوەکەن بۆ کتێبێک بۆ سەرچاوەیەک ئەمە بە خوێنەر هەژمارەکرێ نانەوە بێگومان خوێنەر نییە نجاسەر لەوەدا بەداخەوە هەندێک لە خوێندکارانی زانکۆ داوا دەکەن کەسێ راپۆرتەکەشیان بۆ بنووسێ تەبعی غەرەز لەوەی کە دانراوە تۆ راپۆرتی کۆتایی ساڵ بنووسی مەبەست ئەوەیە کە تۆ ئاشنا بکەن بە دنیای معریفە ناچارت بکەن بە دوای سەرچاوەکانە بگەڕێی ئەمانە بە خوێنەر بەدڵنیاییەوە بە خوێنەر هەژمار ناکرێن بەڵام یەکشت هەیە بە بڕوای من دروستکردنی خوێنەر پرۆسێکی ئاسان نییە تۆ دەبێ لە منداڵیەوە دەسی لەگەڵا بکەیت جۆرێک لە شیرنی بدەیت شیرنیەکە چییە مەسەن ئەو شتێکە خۆی حەزی بێتی چیرۆجی حەز لێیە ڕۆمانی حەز لێیە شعری حەز لێیە وردە ئەو شتانی بخەیتە بەکو دەرزی بدایەت بە سیسی بەڵێ وردە بە بڕوای من مرۆڤەکان گەشە دەکەن هەتا ئەگەنا ئەو قۆناغی ئەبنە خوێنەر
دروست بەڵێ کاک تارق باست لە چالاکیەکانی کتێبخانەی کارێز کرد ئێوە هەفتانە کۆمەڵێک چالاکی ئەنجام ئەدەن بۆ نووسەران یاخود تەنها ئەو چالاکیانە لە چ بوارێکن یاخود ئەو چالاکیانە تەنها بۆ نووسەرانی شاری کەرکووکە بەحقەت کتێبخانەی کارێز بەڕووی کللتورا کراوەتەوە هیچ چوارچێوێک بۆ چالاکیەکانی ئێمەدا نیە هیچ با بڵێن ڕێگریەک لە هیچ کەسێک نییە چالاکیەکانی ئێمە هەمە ڕەنگین هەر شتێک لە خزمەتی کللتور و ڕۆشنبیری شاری کەرکووکا بێت ئێمە بەڕووی داکراوەتینەوە بۆ نمونە چالاکی منداڵانمان کردووە ساڵی ڕابردوو ئێمە چواردە چالاکی منداڵانمان کردووە نمایشی هونەری و بەرنامەی تایبەت کە کۆمەڵی مامۆستای خۆبەخش هاتوون پێشکەشیان کردووە هەر کەسێک کە ویستویەتی چالاکیێک لە شاری کەرکووکا بکە یا لە کارێزا بیکە لە شارەکانی تری کوردستانیشەوە هاتوون ئێمە مەبەستمان ئەوەیە کە زۆرترین پەیوەندی زۆرترین چالاکی زۆرترین ئەو کەسانەی کە شتێکیان هەیە پێشکەشیکەن بە حقەت کتێبخانەی کارێز بەڕووی هەمووان داکراوەتەوە ڕێگری لە هیچ جۆرە چالاکێک ناکەین بەمەرجێ لە خزمەتی ڕۆشنبیری یابێ بەمەرجێ کە لە چوارچێوەی کللتورا بێ ئێمە بەڕووی نەتەوەکانی کەرکووک شاکراوەتینەوە دەبێ غیرە کوردیش دێ چالاکی لە کەرکووکە لە کارێزا دەکە ئەگەر چی کتێبخانەکە تەبعی دوورە دەستە نزیک نییە لە گەڕەکێکی لاچەپە لە کۆڵانێکی تۆزێ دوورە دەستایە بەڵام بەپێی ئەو سیاسەتەی کە پیادەمان کردووە کە بەڕووی هەمووان ناکراوەتینەوە خەڵکێکی زۆر ڕوو لە کتێبخانەی کارێز دەکا و بەردەوامیشین بەڕاستی فەزلەکەشی هەر بۆ من ناگەڕێتەوە ئێمە لیژنێکمان پێکێناوە کۆمەڵی مامۆستای خۆبەخش خزمەتی کتێبخانەکە دەکەن و یارمەتی و هاوکاری منن بەڕاستی تەنانەت ئەتوانم بڵێم ئەوان لە من زیاتر خزمەتی کتێبخانەی کارێز دەکەن بۆ نمونە ڕۆژێکی کە من دەوامی دایرم هەبێ کری لای ئەو مامۆستا بەڕێزانەیە ئەوان کتێبخانەکە دەکەنەوە و بەردەوام لە کۆنتاک داین حەزەکەم ئاماژە بۆش بکەم بەڕاستی زۆر دەستگاش هاوکاری کارێز دەکات زۆر نووسەر چاپەمەنی خۆیان بۆ کارێزە نێرن ئیستا کارێز بۆتە ناوەندێک بۆ دابشکردنی چاپەمەنیش مەسەن ڕۆژنامەکانی کوردستان شەرقەڵ ئەوسەد کۆمەڵی ڕۆژنامەی کوردی گۆڤاری کوردی دێ لە کارێزەوە بە با بڵین بێ بەرامبەر بە دیاری بەسەر خوێنەرانە دابش دەکرێت تا دێ ڕێژەی خوێنەران بەپێی ئەو دۆخەی کە لە کارێزە هەیە کێرەکەی بەرەو ژوورە چێ یعنی ئێستا ئێمە ڕۆژنامە هەیە 20 دانە دێ هەیە 40 دانە دێ هیچی نامێنێتەوە هێشتا داواکاری زیاترە ئەمە وا دەکات مەسەلەن زمینەی خوێندنەوە زمینەی پەیوەندیکردن لەگەڵ کتێب و خوێنەرا زیاتر بێ جا ئەمە مەسلەی ژینگەکە گەڕێمەوە سەرەوەی مەسلەی سازکردنی ژینگەی خوێندنەوە زۆر زۆر گرنگە دابینکردنی ژینگەی خوێندنەوە ئەگەر ئێمە لە هەموو گەڕەکێکی شاری کەرکووکە کتێبخانەیەکمان هەبێ دڵنیام ڕێژەکە زیاترە بێت چونکە ئەو کات بۆ منداڵیشی بچووک یعنی ئێمە کتێبخانەی کارێزەکە سەرنج برنجاری و هەیە منداڵ خۆی بە کتێبخانەکە یاکە کە جارێ ئاشنای خوێندنەوە نەبووە دێ کتێبێ ئاوا ئەکاتەوە کتێبێکی منداڵان وێنەکان ئەخوێنێتەوە سینناریۆی دروستەکە بەبێ ئەوەی سەری لە نووسینەکان دەربچێ بەڵام کە سەیری کتێبەکە کە بە جوێری وێنەکە خۆم سەرنجم داوە ئاوا سینناریۆیەک بۆ وێنەکان دروستەکە و لاپەڕ هەڵەداتەوە ئەمە سەرەتایەکی زۆر باشە بۆ ئەوەی کە تۆ مەسەلەن مرۆڤ بە خوێندنەوە ئاشنا بکەیت زۆر باشە کاک تارق یەکێک لە نووسینەکانی بەڕێستان ماوەی 45 ساڵە ئەزمموی هونەرمەندی شێوەکار حوسێن کاکەیە ئێوە جگە لە ئەدەب نووسینی شعریش ئەدوێن من بە حقت حەزەکەم ئاماژە بەو شتە بکەم کاک حوسێن کاکەیی هاوڕێم بوو لە ئامادەی مووسەڵڵا لە ساڵانی هەفتا بەیەکەوە لە ئەو منی بە هونەری شێوەکاری ئاشنا کرد خۆشبەختانە یەکەم وتاری من لە 1984 وتارێ بوو لەسەر هونەری شێوەکاری و لەسەر پیشانگایەکی کاک حوسێن بەر لەوەی بچێتە شاخ و بێتە پێشمەرگە پیشانگایەکی لە شاری کەرکووکا کردەوە من یەکێکم لەو کەسانەی کە بەردەوام لە هونەری شێوەکاری ئانووسم بەڵام بە حکمی ئەوەی کە ڕۆژنامە نووس بم ڕێگر نەبوو لەوەی کە من لە بوارەکانی تریشە شت بنووسم جگە لەوەی کە واقع حاڵی کللتوری کورد لە هەفتاکان و هەشتاکان وای پێویست کردو نووسری کورد لە زۆر دەرگای نووسین بدا بۆ نمونە من لە ڕۆژنامە نووسیم بابەتم لەسەر ڕۆژنامە نووسی هەیە لەسەر با بڵین کشت و کاڵ هەیە لەسەر فلکلۆر هەیە لەسەر با بڵین ئەدەب هەیە هەمە جۆرە نووسینەکانم بە حقات ئەگەر چی من پێم باشە نووسەر تەبعی پسپۆرایەتی لە بوارێکا وەرگێت چونکە ئەو کات قۆڵتر تۆ ئەتوانی نووسین بکەیت زۆر باشە بەڕێستان خۆتان زیاتر لە کام بوار ئەبینەوە و باست کرد لە زۆر بابەتان نووسین کردو و لە شێوەکاری و ئەدەب و شعر و زیاتر خۆت لە کام بابەت ئەبینیتەوە ئەگەر بڕیاری خۆم بێ بەڕاستی حەزەکەم لە دوو بوارە بنووسم یەک هونەری شێوەکاری چونکە ستاتیکایەکی زۆر تایبەتە مرۆڤ کاشێ بەرامبەر بە تابلۆیە دانیشێ خوێندنەوەی ئاسان نییە یعنی تۆ یەک ڕەنگە لەم تابلۆ بۆ ئەم تابلۆ واتایەکی جیاواز ئەدا بەدەستەوە
یەک فیگەرە لەم تابلۆ بۆ ئەم تابلۆ تاکەی جیاوازە دنیایەکی زۆر خۆشە لە پاڵ ئەوەدا من حەزەکەم لە بواری فەلسەفەیە بنووسم بە حەقەت 4 کتێبیشم لە بواری فەلسەفەیە وەک وەرجێڕان هەیە بەڵام وەکو عەرزم کردن یعنی زەمینەی ڕۆشنبیری کوردی ناچاری کردن کە ئێمە زیاتر لە دەرگایە بدەین تەنیا لە یەک بوارەقەتەیەس نەمێنین زمانی کوردی لە ئاستی فەلسەفەیە لاواز نییە بەڵێ نەخێر بە پێچەوانەوە زمانی کوردی یەکێکە لە زمانە بەهێزەکان کە تۆ هەر بۆ هیچ زاراوێ پەکرد ناکەوێت من خۆم وەرجێڕانم لە بواری فەلسەفەیە کردووە هەر لە فەلسەفەی یۆنانەوە بیگراتە ئاگاتە تازەترین ڕەوتەکانی فەلسەفە من شتم وەرجێڕاوە تەبعی فەلسەفە لە وڵاتانی عەرەبیە زیاتر لە وڵاتانی مەغریبی عەرەبی مەسەن مەغریب و جەزائیر زیاتر بیرمەند و شتی فەلسەفی لە زمانی فەرەنسی و ئینگلیزیەوە وەرەجێڕن من بۆ نمونە بەڵێ کام و فوکۆوانی کە جاتری وەرەجێدرن بۆوانە بەڵێ لە وەرجێڕانی فەلسەفەی تازەیان من سەر نەکەوتم بەڵێ هیچ کاتێ چونکە دروستکردنی زاراوە خۆ کێشەی وەرجێڕان چیە تۆ مەسەلەی زاراوەیە اینجا دروستکردنی زاراوە لە زمانی کوردی ئاسانترین شتە ینی بە حکمیەوەی کە زمانێکە پاشگر و پێشگیری هەیە دروستکردنی زاراوە زۆر باش زۆر ئاسانە بۆیە نووسینی فەلسەفی بە زمانی کوردی هەر زۆر ئاسانە زۆر زمانێکی گونجاو و نەرموشلە دەستخۆش ئوستاز لە شتار بم بەدەل لە ئەزمموی ژیانی خۆی بەڕاستی پێم خۆشیانی بەگشتی باس لە کتێب و کتێبخانە بکەم ینی بۆ نمونە تۆ کە بەڕێ خاوەنی کتێبخانەیەکی یا خۆ هەواڵێک برادێکی دیکە کە خاوەنی کتێبخانەیەەکە تا چەند ڕادەیە گرنگە کتێبخانەکانەوە کە خۆت باست لێەوەی کرد ینی شوێنێک بێ بۆ پاراستنی چەمکی ڕۆشنبیری ینی پاراستنی کللتور و خزمەتکردن بە چینی خوێنەر ڕۆشنبیران بێت نەک کتێبخانەکان ببێت تا چۆنەڵی بنەمایەک ببێتە فاکتێک ببێتە هۆکارێک بۆ چالاکی سیاسی چالاکی حزبی یاخود بۆ نمونە هەندێک کتێبخانە ڕەنگە بابڵێن سێبەر بێت ڕاستی تا چەند گرنگە کتێبخانەکان ئەوەی کە خۆت باست لێوە کرد لە خزمەت ڕۆشنبیرێتی ئەم شارە بێت بە هەموو پێکاتەکان و بە هەموو ئاراستە جیاوازەکان و بە هەموو ئایدۆلۆژیا فکرە جیاوازەکانی دی لەم سەری ڕاستەوە بگرێت بۆ ئەو پەڕی چەپی بەڕاستی ئەوەی کە مەبەستمانە کللتور بێت ئینسانیەت بێت دوجار خزمەت بێت نەک کتێبخانەکانیش بێتە چوارچێوەیەک بۆ چالاکی و پرۆسی سیاسی هەڵبەت شتەکە بە بڕوای من ناکری لەکتریان جیاکەیتەوە بەڵام ئافرین بۆ هەر کەسێک کە کتێب ئەکا بە ئامرازێک بۆ پەیوەندیکردن لەگەڵ مرۆڤەکان ژیان بێ سیاست نابێ بێ هەموو فاکتەرەکان هەموو بوارەکان پێویستن بۆ ژیانی مرۆڤ ئێمە پێویستمان بە سیاستە پێویستمان بە ڕۆشنبیریە پێویستمان بە ئابووریە و پێویستمان بە بوارەکانی تریشە بە بڕوای من مرۆڤ بە حساسیەتەوە هەڵسوکەوت لەگەڵ دنیای ڕۆشنبیری نەکات باوەکو کتێبخانەیەک سێبەر بێ بە دڵنیاییەوە خزمەتەکە من لەگەڵ ئەوەدام کولتور و ڕۆشنبیری تێکەڵ بە بازرگانی بکرێ من 100 ئافرینی کەسێ دەکەم کە دێت لە شەقامی کۆماری کە یەکێکە لە شەقامە دێرینەکانی شاری کەرکووک کتێبخانەیە دەکاتەوە چونکە ئەوێ لە ڕێی بازرگانیەوە گەشە بە کولتور بدا و زۆریش پێویستە بەڕاستی مەسەرەن بازرگانی تێکەڵ بە کتێب بکرێت چونکە بۆ ئەو بێتە کاڵا کتێب پێویستە بێتە کاڵا منی کە ڕێیار بە دوایدا بگەڕێم بۆ ئەوەی بەکاری بێنم ئەمە زۆر گرنگە لە پاڵ ئەوەشە بۆ کەسانێک کە دارانین کە توانایان نییە کە کتێب بکڕن دەکرێت کتێبخانەی گشتی هەبێ مەسەن کتێبخانە هەبێ خزمەتگوزاری بەبێ بەرامبەر پێشکەشکا وەکو کتێبخانەی گشتی کەرکووک وەکو کتێبخانەی زانکۆ کتێبخانەی کارێز و دەیان کتێبخانەی تر لەم جۆرە بە بڕوای من پێویستە معریفە بە هەموو بوارەکانە بکرێتەوە هەر چۆنی کتێب بێ کۆنتاک لەگەڵ مرۆڤ دروستکە لە هەر بوارێکا بێ بە دڵنیاییەوە خزمەتەکە دوجار مرۆڤەکان خۆ ئازادن یعنی تۆ چۆن بیرەکەی تۆ ئایدیای سیاسی چییە ئایدیای نەتەوەی چییە بیر و باوەڕ و پاشخانی فکری و هیزری و ئاینی چیە ئەمە مەسلەیەکە علاقەی بە ذاتی مرۆڤەکانەوەیە بەڵام باڵاترین ئاستی شارستانیەتی مرۆڤ لە معریفەدایە اینجا لە هەر کەناڵێکەوە تۆ بۆ معریفە بچی بێگومان خزمەتەکەی بێگومان سوودی بۆ کۆمەلگا هەیە ڕۆڵی دەبێت لە پێگەیاندنی یەک بە یەکی تاکەکانی کۆمەلگا با قەدەغە لەسەر هیچ شتێداننی ئافرین بۆ ئەو کەسەی ئەو لایەنەی ئەو دەسەڵاتەی کە کتێبخانە بڤەنیە نەخێر هەڵبەت من ڕەشبین نیم بەڵام پێم خۆشە ریالیزمانە واقعیانە قسە بکەم ناچمە چوارچێوەکەی ئەمیل سێوڕان و باس لە پوچگەرایی و نیهیلیزم و عەدەمێتی دنیا بکەم بەڕاستی بەڵام واقعی شتێک جار وایە شتێکمان پێڵێ بۆ نمونە کەسێ ئێستا کرێکارەکەن ئەگەر بینەرمان بێت ینی ڕەنگە ڕۆژانەکەی 20,000 25,000 بێت لە بەیانی سەعات 6 بەیانی و کرێکارێکە تا سەعات 4 ئێوارە مەگە 4 ئێوارە بێتەوە سەعاتێک دوام بخەوێ دواتر لەگەڵ ماڵ مناڵەکەی 6 سەعات دیشە و سەر بنێتەوە هەتا ئەوکو بەیانی دووبارە ئەم ڕۆتینە دووبارە بێتەوە ینی ئێستا گەر تەماشای ئێمە بکە ڕەنگە
وەکو شۆخی بابەتێکی گاڵتە ئامێ سێریەمەکە بڵێ سێریکە لە ژوورێکی فێنکا دانیشتون بۆ خۆیان خەریکن ئامۆژگاری ئێمەکەمە قسەی ڕەنگە دڵنیاشم ئێستاشتیوە ڕووەدا و هاشەبوونی هەیە بۆ ئەو کەسانی کەوا لە ڕووی مادیە و متەمەکنی نیانە ئەنی باری دارەیان باش نییە بەڵام ئارەزویانەکە بخوێن وەکو دەوترێگەر ڕەگەر هەر نێنێک تێ لە وڵاتانی عەربی یاخود ناڵێم عەربی وڵاتانی جیهانی سێم دۆل العالم الثالث یاخود دۆل العالم النامية هەر شتێک تێبی خەدو توی کتێبەکانەوە چکە کەس نایکاتەوە تاوەکو سێریکە بۆ ئەو کەسانی کە باری دارەیان خراپە بەپێی ئەزمموی خۆت ئەنی باشترین ڕێگە چارەت چییە بۆ ئەوان ئەگەر بیانێ بخوێنەوە بە بڕوای من لێرە حکومت ڕۆڵی ئەبێ چۆن مثلەن تۆ ئەتوانی لە هەر شارێکە پشتگیری لە پرۆژە ڕۆشنبیریەکان کەیت ینی خۆ دروستکردنی کتێبخانە کاریشی زەحمت نییە ئێستاش لە کوردستان شکر چاپەمەنی یەکجار زۆرە ساڵی 5,000 6,000 ناونیشانی کتێب لە کوردستان دەرەچێت ئەکرێت تۆ لە هەر گەڕەکەیکا ینی سوچی شوێنێک سوچێکی بچووک دابنی کتێبخانەیەکی لێ بکەیتەوە ئەمە یەک نازان کرۆکی پرسیارەکەتم بە تەواتی لە پرسیارەکەم وە کەسێک کە باری دارایی با بڵێ جوانە ئارەزوو هەیە کە بخوێنێتەوە هاتەوە بیرم قوربان هەفتەی ڕابردوو مامۆستا یوسف کەمال لە هەولێرەوە هات بەرنامێکی بۆ منداڵان پێشکەش کرد کە ئەگاتە فلکەی خوان سایق تەکسیەکە گرێ ئەڵێ کاکە بم بە بۆ کتێبخانەی کارێز سایق تەکسیەکە ئەڵێ وەڵڵاهی مامۆستا منیش زۆر مەراقمە و کتێبخانەیە ببینم ناوبانجیم بیستووە دەی با بڕۆین هاتن تەبعی لە ڕێی تەلەفۆنەوە کتێبخانەکەی دۆزیەوە هات ئەمە شوفێری تەکسیە کرێکارە هاتە ژوورەوە یەک پارچە معریفە بۆ ئەو کوڕە وتی من شوان بووم لە دەیەک لە دەیەکانی سنگاو وتی هەمیشە لە ناو هەگبەی شوانیەکەمە سێ چوار دیوانی شاعرانم پێ بوو یعنی یەک پارچە معریفە بوو کە شوان بوو ئەمە شوان بوو نەجا بە بڕوای من کتێب ینی ئەمەندە کاڵایەکی گران نییە زۆر دەستگامان هەیە کتێب بە نرخێکی زۆر هەزار نەخەنە بەردەست بەڵێ کرێکاری ڕەنگە زەحمەت بێ کتێبێ بکرێ بەڵام توانێت دوو کرێکار و سێکرێکار ینی پێکەوە کتێبێ بکڕن ئەگەر نابێن مەسەلەن کتێب بخوازن یعنی پەیوەندیکردن لەگەڵ کتێبە دوجار بە بڕوای من زەحمەت نییە بەڵام مۆستاوە لەسەر ئەوەی کە تۆ ئایا پلانت هەیە ئایا بڕیارێکت هەیە کە تۆ کتێب بخوێنیتەوە کرێکاربی جوتیاربی هەرچی نێبی بە بڕوای من کتێب یەکێکە لەو کاڵانەیە لە وڵاتی ئێمەیە زۆر هەرزانانی ینی لە پیشانگاکانی کتێب ئێمە لە سلێمانی لە هەولێر کە پیشانگای کتێب بکرێتەوە کتێبی دەستگا عەرەبیەکان هەمووی بە دۆلارە هەرزانترین کتێبیان بە $10 کە ئاکاتە نزیکەی 15,000 ئێمە دەستگامان هەیە مەسەن کتێب بە نرخی زۆر هەرزانە خاتە بازارەوە زۆر جار داشکاندنیش دەکرێت بە بڕوای من هەموو مرۆڤێک ئەگە بیەوێ بگاتە کتێب ئەستەم نییە ئەوە نییە ئەتوانی بخوازی ئەتوانن مەسەلەن دوانووسیان پێکەوە هاوبەش من لەوەی کە کتێبێ بکڕن زۆر باشە کاکتارە کۆی ئەو کتێبانێک کە لە کتێبخانەکەی تۆیە هەیە زیاتر چناو نیشانێکن و زیاتر سەبارەت بە چ بابەتێکن هەڵبەت معریفە لای من سنووری نییە کتێبەکان لە کتێبخانەی کارێز گەیشتۆتە نزیکەی 20,000 و ڕەنگە زیاتریش بێ تبعی 180 کتێبەکان بە زمانی کوردین بە زمانی عەرەبی و تورکمانی و زمانانی تریش ئینگلیزی کتێبمان هەیە ئێمە پێمان وایە معریفە سنووری نییە بۆیە لە هەموو بوارێکە ئێمە کتێبمان هەیە هەر لە بابڵین شعرەوە بیگرە هەتا ئەگاتە فەلسەفە لە هەموو بوارێکە و بەڕاستیش خوێنەر فێرتەکە ئەبێت تۆ لە هەموو بوارێ شتێکتە بێ بەڵام ئەو شتانەی کە ئێستا گەنجان زیاتر ڕووی تێدەکەن مەسەلەن گەشە پێدانی مرۆیی ڕۆمان مەسەلەن هەندێک جار شعر مێژوو زمان تا ئەندازێک مێژوو باشە فەلسەفە باشە بەڵام نازان مێستاکە گەشە پێدانی مرۆیی بۆتە باو یعنی بینی بۆ نە بەتایبەت لە ڕێگەی سۆشیال میدیا و هەرێکێک هەڵەسێ و وتارێک لەبەرەکە و دێ بە خەڵکی ئەوکە بێتە واعیزێک بۆن من دەڵێ من ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی میدی نازان بەڕاستی ئەمە کۆمەلگا بەرەو چ ئاراسیەکە بەفەرمو من پێم خراپ نینی ینی بە حقیقەت ئەمە زانستێکی تازەیە مەسەلەی گەشە پێدانی مرۆیی وەکو ئەڵێ تەحسیل حاصلە ئەمە پێشتریش خۆ مرۆڤ کاری لەو وارەدا کردووە ئێمە هەمومان هەوڵمان داوە گەشە بە تواناکانی خۆمان و نەوەکانمان بدەین بەڵام ئەمە وەکو زانستێکی تازەیە هەمیشە شتی تازە خەڵک ڕووی تێدەکات و بە حقیقەتیش خۆ بوارێکی خراپ نییە ینی خەڵک کە بخوێنێتەوە گرنگ ئەوەیە من یەکشت بە گرنگە زانم خەڵک لە پەیوەندی کۆنتاکتا بێ لەگەڵ دنیای معریفەیە ئەمە زۆر گرنگە باشترین سەرچاوەش بۆ ئەوەی کە تۆ کۆنتاکتت لەگەڵ دنیای معریفەیە بێ چاپەمەنیە کتێبە ڕۆژنامەیە گۆڤارە لەوە بەدواوە ینی مە بۆ خوێندنەوەمانەوێ خوێندنەوە چونکە تۆ مرۆڤت بۆ دروستەکە بەڕاستی
مرۆڤیش کۆمەندت بۆ دروستەکە مرۆڤێکە باوەڕی بەخۆی بێ مرۆڤێکی ئەرێنی بێ بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەی بۆیە خوێندنەوە و کتێب کارێکی زۆر پێویستە هەبێت دنیای معریفە مرۆڤ دروستەکە ساز دیدگایەکی ڕژبین هەیە لەم کۆمەلگایە بەداخەوە خۆم دەیانجار لەگەڵ حاڵەتەیە بەرێکەوتن هەبووە بۆ من ناو خەڵکەوا باوەکە زۆر مەخێنە دوایی شێتە بیت ئەمە ئەنی قسەیە کە ڕەنگە دەیانجار ڕوبەڕی خۆم بێتەوە ئەنی زۆر مەخێنەوە دوایی شێتە بیت یان بۆ نمونە حتمما تۆ کە ئەخوێنیتەوە کات ینی خوێنەوە کاتە خاوەن بیر بۆ چوونی جیاواز کە لە شوێنێکە لە کۆڕێک لە کۆبوونێک دانیشتێکە بۆ چوونێکی جیاواز دەبێت خەڵکی دەڵێن ها کتێبچی لێ کردووە ئەنی ئەمانە ئەمە واقعەکە و دڵنیاشم تۆ خۆشت بە چاوی خۆت بینیتە و ڕەنگە دۆستانت هاوڕێیانت هەواڵان بۆ شتیان باس کرد دەبێت ینی ئەم دیدگا هەڵەیە ئەم پرەنسیپە هەڵەیە بۆچی لە کۆمەلگای ئێمە بۆتە با بڵێن دیاردەی باو لە کاتێکە تاکێکی ئەوروپی کاتێک کە بە میترۆیە گەشت دەکبین لە بریەوەیەوە سەرقاڵی موبایل بنسیرەکەی زۆربیان ناو میترۆکەی خود ناو قیتارەکەی خود ناو شەمەندەفەرەکە کتێبیان پێ و خەریکی خوێندنەوەشن بەخوا کەسیان شێت نەبوون هۆکارەکەی چییە؟ جا من بە حەقەت بۆ چوونێکی پێچەوانەی ئەوەی جەنابتم هەبێ هەیە میلەتی ئێمەیەکێکە لەو میلەتانەی کە زۆر حەز بە معریفەکە یعنی من بەبیرم پیرێژن و پیرەمێرد کە هاتن مەسەلەن کتێبێکی پیرۆسەیە کە قورئانی پیرۆزە لە هەموو ماڵێکە هەیە هەمیشە لە شوێنێکی بەرزدانرا کە قورئانیان دێنا هەموو هەڵەسان قورئانیش کتێبێکی پیرۆزە بەگشتی لە ناو کووردا کتێب پێگەی خۆی هەیە بەڵام بە هەندێک مرۆڤ هەیە ڕژبینن یا نەرێنی لە شتەکانە ڕوانن من خەڵک باوە لەبیر نەکە خوێندنەوە چێژە چێژ ئێستا تۆ سەیری فیلمێکی سینەمایەکە یا سەیری با بڵێن خواردنێکە خۆی بۆ نمونە بڵێ گەشت و سەیرانێکەکەی تۆ چێژ لە کاتەکە وەرەگری بەڵام هیچ چێژێک بۆ ڕۆح و جەستەی مرۆڤ بۆ مێشکی مرۆڤ هەندەی خوێندنەوە بەڕاستی چێژ نابەخسی خوێندنەوە هەم تۆ کەسایەتی دروستەکە هەم ئایدیات فراوانەکە هەم چێژێکی زۆریشت پێدەدا ئێمە ینی قسێکی سەرپێیی کە مرۆڤێک دەیکە نابێ بیکەین بە پێوەەر بە حەقەت ئەمە لە خوێندنەوە نەگەیشتوێن ئەو کەسەی کە ئەو قسەیە دەکات لە خوێندنەوە نەگەیشتوە هەر نەی خوێندوەتەوە هەر تااقەتی خوێندنەوەی نییە بۆیە لا بەلا ئەو قسەیە دەکات بەبێ ئەوەی بیری لێکرد بێتەوە بەبێ ئەوەی بتوانێت بەڵگێ بەدەستەوە بدا لەم بارەوە بۆیە قسێکە چۆنی دەکرێت ئاوا بادەی باو ئەگەری خوێندکاری زانکۆوا بڵێمە کارەسات نییە واللهی جا خۆ یەک کێشە هەیە ئێمە ئەمەنە کەناڵی ڕاگەیاندن و کەناڵی پێگەیاندن و شوێنی خوێندنمان زۆر بووە خەڵکانی زۆر ئەسنە زانکۆ لە ئاستی حرەمی زانکۆدانین بەڕاستی زانکۆ شوێنێکی زۆر بەرزە داینەمۆیە بۆ گۆڕانکارێک بەڵێ خۆ بەدڵنیایەوە تۆ زانکۆ خوێندنی باڵا ئیتر دەبێ مرۆڤت بۆ دروست هەرزانکۆی لە 1960 لە فەڕەنسا گۆڕانکاری کرد کاتێک کە سارتر ینی لەگەڵ فوکۆیە بنە سەر قافڵەی خۆپشاندەران و زانکۆ گۆڕانکارێکە بەڕاستی چینی خوێندکارن لەو کاتەیە تەبعی ئێمە نابێ ئەوەش لەبیر بکەین هەموو خوێندکارانی زانکۆ ئاوا نەرێنی نین دروستە بەشێکی زۆریان خەڵکی پێگەیشتون و ڕۆڵی گەورەیان هەیە بەڕاستی لە وڵاتەکەمان بەشداری دەبن لە پێشخستنی نەتەوەکەشمان بەڵام هەشە قەزا و قەدەر هێناوێتی بۆ زانکۆ بۆ مەسلەی ینی پۆز لێدان و ئەوەی کە بڵێ من بڕوانامەم هەیە ینی بۆ بەسەربردنی کات ئەمن وەکو خوێندکارێکی زانکۆ لە پێناسەی خوێندکاری زانکۆ وەرناگیری ینی ناچێتە و پێناسەوە ئەمە قەزا و قەدەر هێناوێتی و قەزا و قەدەر ئەی با وەک چۆن هات ئاواش دەردەچێت بڕوانامی وەرەگری بڕوانامەکە شتێکی شکڵی و هەڵیەواسێ لە ماڵەوە بەڵام وەکو زات نەخێت ئەمە دەرچووی زانکۆ نییە کەسێ نییە پڕمەعریفە بوو بێ بەڵێ زۆر باشە کاکتارق یەکێک لە دو کۆڕەکانت سەبارەت بە زمانی جەستە بوو ئایا تا چەند لەو بوارەدا قوڵبوونەتەوە بە حەقەت لەم بوارەدا من کەمترم خوێندووە ینی من کەمتر خۆم خەری کردووە بەڵام کتێبخانەی گشتی حەسار کە بەڕاستی خاڵێکی گەشە ینی ئێمە لە گوندەکانی کەرکووک چەند گوندێک ئێمە کتێبخانەمان هەیە ئەلەوێ داوت کرام لەسەر زمانی جەستە قسم کرد زمانی جەستە تەبی پێشەوەی بچم بۆ کۆڕەکە چەند سەرچاوێکم خوێندەوە زمانێکی زۆر قوڵە تەنانەت مرۆڤ ئەڵێ ئەو قسانەی کە دەیکرد ئێستا من وەختێک کە قسە بۆ ئێوە بینەران دەکەم جەستە مەجوولێتەوە دوور لە ویستی خۆم ئەمەی بە جەستە دەگا ئەڵێ ئەو قسانەی کە تۆ دەیکەی لە ١٠٧ بە وشەکان و ڕستەکانەگا لە ١٣٨ پێم وایە بە بابەتی شکل لە 155 زمانی جەستە دەیگەێنێ یعنی ئێستا لە دوورەوە تۆ مرۆڤێکات بە تەکینێکە ئەڕۆی ئاوا جوڵێکی جەستە دەکەی پامێکی زۆر قوڵەگەینی زمانی جەستە زمانێکی زۆر قوڵە بەڵام بە حقت وەکو زانستمە زۆری لێ قوڵ نەبوومەتەوە زانستێکی قوڵە زۆر باشە ساز هەڵبەتە باس لە کەسایەتی کرد ئێمە خودمان هەیە و کەسایەتیمان ینی
هەڵبەت نازانم ڕەنگە پرسیارە با بڵێن زیاتر دەرون ناسانە بێت بەڵام بۆ نمونە ئایدیاڵەکان جەماعەتی بوودا و شەوانە دەڵێن کە خود ئەبی دۆزیتەوە بەڕاستی بۆ دای خود کەوی تاوەکو ئەدۆزرێتەوە بەڵام پێچەوانەکەی مەتریالیزمەکان و واقعیەکان دەڵێن کە نەخێر خود شتێک نییە کە بیدۆزیتەوە بەڵکو خود دروست دەکرێت بۆ نمونە ئێمە ئەنی دایک و باو کاتێکە لە ماڵەوە تا چەند گرنگە لە ماڵەوە کتێبخانەیان هەبێت و ئەو منداڵە ئەمەزای مناڵ گوێگر نییە لاسایکەرەوەیە ینی کارەکتەری ئەو منداڵە ئێمە توانین دروستی بکەین یا خۆی وا بکە بەدای خودی خۆیان بگەڕێت لە ڕێگەی کتێبخانە و خوێندنەوە بە بڕوای من هەردوو بیرۆکەکە تەواوکەریەکەن هەموو مرۆڤێکە لە دایکە بێ 150 کەسایەتەکەی بۆ ماوەیە تەنانەت لە بیرکردنەوە و جۆری کەسایەتەکەشی ڕێک 150 کەسایەتەکەی بۆ ماوە بۆ یەمێنێتەوە 150کەی تر لە ڕێی کۆنتاک لەگەڵ کۆمەلگا و معریفە و خوێندنەوە بۆیە بە بڕوای من لە هەردوو ئاستا پێویستە ئێمە کار بکەین ینی هەندێک جار فاکتەرەکانی بۆ ماوە زاڵە بن بەسەر فاکتەرەکانی ترە ئێمە پێویستە بۆ هەردوو دیوەکە بەرنامە ڕێژیمان هەبێ ینی تۆ ئەم کەسایەتێکە لە خێزانێک پەروەردە بێ جینەکەی دەورێکی زۆری هەیە لە دروستکردنی ئەو کەسایەتێکە بەڵێ پاشماوە بەڵام دوجار ژینگە دەورێک مشتوماڵی دەکا کەسایەتەکەی مشتوماڵ دەکات بۆیە بۆ چوونەکەی بوودا هەڕاست بە دوای کەسایەتی خۆتا بگەڕێت کە لە زاتە تۆچی ئەمەی دووەمیشیان ئایدیای دووەمیشیان هەر ڕاستە کە تۆ ئەبێ کار بۆ بکەیت هەڵکۆڵین بکەیت دروست بکەیت بینا بکەیت ئەو کەسایەتە لە هەمە جۆر کەناڵەوە کار بۆ بکەیت کەسایەتی مرۆڤ بینا بکەیت زۆر باشە ئەمەوێت دو پرسیاری خۆم بکەم و دواوتەی تۆش ببیستین لە دەرکردنی گۆڤاری کارێزدا پەیامت چییە ئەمە دوا پرسیار وە ئەگەر بێتە دواوتەی بەڕێزیشتن بە حقت من ناتوانم ناوی بنێم گۆڤار ینی ناوم ناوە بڵاوکراوێکی سادە و ساکار چونکە دەرکردنی گۆڤار بەپێی ستانداردی ئێستا ئەبێ هەلومەرجێکی هەبێ بەڕاستی ئەوەی من دەری دەکەم بە ناوی کارێز سێ ژمارەی کوردیمان دەرکردو ئێستا خەریکین بە عەرەبیش گۆڤارەکە دەرەکەین بڵاوکراوێکی سادەیە بۆشاییەکی زۆر لە کەرکووکە هەیە بە حقات ئەو دۆستانەی کە هاتوچۆی کارێزیان نەکرد ینی زۆر پێگیر بوون لەوەی کە ئێمە بڵاوکراوەیەکمان هەبێ اینجا کارێز بە حقت زیاتر ئێمە بایەخ بەلایەنی کللتوری شاری کەرکووکە دێن ینی بۆ نمونە بەلای ئەدەب و شعر و چیرۆک و شتیوادا ناچین بۆ مەبەستمانە بەڕاستی کەرکووک گەنجینەیەکی زۆر گەورەی کللتورە لە شارەکانی تری کوردستانە من تەسەورەکەن زەلام هەبووە لە هین لە شارێکی کوردستان لی پرسیوم ئەرێ خەڵکی کەرکووک بە کوردی قساکەن یعنی پرسیارە زۆر سەیرە یعنی تا ئەو ڕادەیە خەڵک لە کەرکووک بێ ئاگایە لە حاڵەتێکا کەرکووک دێرینترین شاری کللتوری کووردە لە باشووری کوردستانە مێژووی ئەدەبی کوردی لە شاری کەرکووکە بۆ 1000 ساڵە گەڕێتەوە هیچ شارێکی ئەم باشووری کوردستانەیە ئێمە سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریمانە تەمەنی شارەکە 240 ساڵە شارێکی کللتوری و شانازی پێوەکەین کە پایتەختی کللتوریمانە بەڵام مێژووی ئەدەب و کللتور لە کەرکووک بۆ 1000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە ئەم گەنجینە گەورەیە مەسەن کاری لەسەر نەکراوە بۆیە کارێزم بۆ ئەو بوارە تەرخان کردووە ئێمە ئیش لەسەر کللتوری کەرکووک بکەین ینی شتێکی سادەشمان کردو و بەرنامەشمان هەیە کە بەردەوام بین و بۆیش هەوڵە دەین کە مەسەن لە پاڵ کارێزا کارێزی عەرەبیش دەکەین بۆ ئەوەی کۆنتاکتێک ئەو پەیامە بە نەتەوەکان ئەوانەی کە کوردی ناخوێندنەوە بڵێ دەست خۆش لە شتان ساغ بێ ماندوو نەبن سپاس بۆ ئامادەبوونت ڕێستان هەیە سەرکەوتوو بن